سلااوان لەبێ بەڕێزان. پاش زەقتر بوونەوەی ناکۆچەکانی نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و لێدوانی توندی بەرپرسانی باڵای هەردوو لە بەرامبەر بە یەکتر لە دووەم کۆبوونەوەی مەکتەبی سیاسی هەردوو حزبدا بڕیار لەسەر یەکخستنی گوتاری ڕاگەیاندن و هەروەها نوێکردنەوەی ڕێککەوتنامەی استراتیژی نێوانیاندرا. بەڕێزان لە دیوی دووەمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم هەڵۆ ئەحمەد کوردە بەرپرسی لە قیچواری پارتی دموکراتی کوردستان گفتوگۆی پەیوەندی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی و هەروەها بەگشتی لایەنەکانی دیکە دەکەینەوەش دەتوانن لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیارەکانتان بۆ میوانەکەم بە کۆمنت بنووسن. کاکەڵۆ زۆر بەخێر بێی بۆ ستۆدیۆ دیوی دووەمی هەواڵ. زۆر سپاس. بۆ پرسیارە دەست پێ بکەم لە ئێستادا پارتی دموکراتی کوردستان پەیوەندیەکانی بە شێوەیەکی گشتی لەگەڵ تەواوی لایەنەکاندا لە چه ئاستێکدایە؟ بەناوی خۆی گەورە و بێهرەبان پارتی دموکراتی کوردستان وەکو حیزبێکی گەورەی خاوەنی ڕابردوویەکی تێکۆشان لە مێژووی پڕشکۆی گەلەکەماندا هەر لە سەرەتای دروستبوونیەوە باوەڕی بەوە بووە کە ئەبێ خەباتی ڕزگاری نیشتیمانی واتە بەدەستێنانی ئازادی و سربەخۆیی بۆ خەڵکی کوردستان و بە دموکراتیزەکردی دەسەڵات و حکومڕانی لە کوردستانە پەیڕەوکە. ئەمە وا ئەخوازێ کە دەبێت لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانی سەر گۆڕەپانی تێکۆشانی کوردستان یەکدەنگ بێ یەکڕیز بێ ناوماڵی کوڕێک بخا. بۆیە پارتی لە ڕوانگەی هەستی بەرپرسیارەتەوە بەرامبەر بەمە هەمیشە لە هەوڵ و تەقەلای ئەوە بۆ کە یەکڕیزی ناوماڵی کورد دروست بکە و بە تایبەتیش لە ساڵانی ڕابردوودا کە ئێمە خۆت هەر نەزان زۆر جار باز لەوە کراوە خەونی خەڵکی کوردستان سربەخۆی کوردستانە و بەڵام بەپی هەلومەرجی سیاسی و جوغرافی ناوچەکەمان و ئەم هەلومەرجووی ئێستا و ئەم قۆناغا ئێمە ئێستا پێمان باشە لە چوارچەوەی حکوومەتی فیدراڵی عێراقا پەرە بە دەسەڵاتی خۆمان بدەین لەبەر ئەمە ئەخوازێ کۆمەڵێ شت هەیە بیکەین یەک لەوانە یەکڕیزی کورد و ڕێخستنی ناوماڵی کووردە. بۆیە ئەگەر تێبینیش بفەرمووی لە هەڵبژاردننی 21 لە هەڵبژاردننی 34 یەکێ لە دروشمەکانی ئێمە با بە هەمومان پێکەوە کوردستان گەشتر و ئاوەدانتر بکەین. ئەمە ئامانجی پارتی دموکراتی کوردستان و هەر بۆیش لە پێکهێنانی کابینەی هەشتەم جەنابی کاگنێ شیروان بارزانی سەرۆکی شاندی پارتی بوو هەوڵ و تەقەلای زۆریدا بە لێبوردنی زۆریش بۆ لایەنەکانی سیاسی بێگومان ئەوانی شەمبویان هەستیان بە بەرپرسیارەتی کرد بە خۆشحاڵیەوە ئێستا تەبایی و یەکڕیزێکی باش لە ناوماڵی کووردا هەیە کە ئەمەش ئامانجی پارتی دموکراتی کوردستانە. ئەگەر ئەمە ئامانجی پارتی دموکراتی کوردستان بێ بەڵام زۆر جار دەبینین و دەنووسرێ و ڕخنێوە دەگیرێت کە پارتی دموکراتی کوردستان لە واقعدا ئەمەی نەکردووە. ناکۆچەکانی وازەحن دیارن لە باکوور لەگەڵ پەکەکە لە ڕۆژئاوا لەگەڵ پێدا لە باشوور لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەندێک لایەنی دیکەش لە ماوەی ڕابردوودا بۆ نمونە لەگەڵ گۆڕان. لە ڕاستیدا ئەگەر ئێمە باسی زانستی ناکۆچەکان بکەین کە ڕەنگە ئەم بەرنمەیە دەرفەتی ئەوە نەدا ئێمە بە درێژی لە ڕووی زانستیەوە باسی چۆنێتی ناکۆچیەکان و چۆنێتی خاڵی یەکانگیربوونی ناکۆچیەکان و چۆنیەتی بە یەککردنی جیاوازەکانمان بدەین. بەڵام ئەمن ئەمەوێ لەسەر ئەوە ئەرزی جەنابەت بکەمەوە بۆ جەماوەری خەڵکی کوردستانیش پارتی دموکراتی کوردستان هەمیشە هەوڵ و تەقەلای ئەوەیە کە وەکو وتمان یەکڕیزی ناوماڵی کورد پێک بێنێ بۆ ئەوەی کە بە هەمومان ئاوات و ئامانجەکانمان بەرینە پێشێ. لێرە لەوێ بەپی ئەو واقعی کە هەیە کە ئێستا ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمانەیە جەنابەت دەزانی کاڵ بژاردن کراوە ئەوانەی لایانی براون داوای ئەواکەن بچنە حکوومەتەوە کەم و زۆر ئەوڵێ ئەوەنە وەزیرمەوە ئەوەنە ئەم سەنگ و سوچی کە ئەبێ بکرێ یەکخستنی جیاوازەکانە نزیکردنەوەی جیاوازەکانە قورسایی یەک دروزەکە. ئەم قورساییە دروزەکە پارتی ناچارە بۆ ڕازیکردنی ئەم و ڕازیکردنی ئەم هەوڵ و تەقەلایانە بە بێگومان ژیانی ژوایە گەشەکردنی ژیان و پێشکەوتن و داواکاریەکانی خەڵقیش و حیزبەکانیش هەمووی وایە هەر هەمووی بە بەشەکەی خۆی رازی نیە. بەداخەوە ئێستش حقیقەتێک لە واقعی ئەمڕۆی کوردستانی ئێمە هەیە. ئێمە ئێستا بەهۆی ئەو هروژمەی دنیای سەرمایهداری کردوێتی بەهۆی ئەوەی کە ئێمە بەبێ ئەوەی کە ڕۆڵمان هەبێتە چوینەتە ناو بازاڕی دنیای سەرمایهداری و بەرژەوەندەکان پێداویستەکانی ژیان ئاڵۆستر بووە چڕتر بۆتەوە داواکاریەکان زۆرتر بۆتەوە خەڵق لە ناو حیزبەکانیشا داواکاری زۆرترە. باشە بۆیە ئەمەش جۆرێکە لە
لەوەی کە ناکۆشی زەقترە کاتەوە داواکاری زیاترە کا زۆر جار حیزبێک لایەنێک لە بەشی خۆی زیاتر لە حەقی کورسی خۆی زیاتر داواکە ئەوی کەژەڵێ مادام ئەو ئەوەی پێدراوە منیژەوە سەبارەت بەڵام زۆر جارم قسەی ڕوبڕووی پارتیەکرێتەوە ینی دەڵێن پارتی ئەوەی کە ئێستا هەیەی ینی زۆرترە لە حەجمی ڕاستەقینەی خۆی و تەنانەت قسەیەکەیە کە زۆر جار ڕوبەڕووی پارتی دەکرێتەوە بۆی کە پارتی دان بە هیچ حیزبێک دانانێ ئەگەر نەبێتە پاشکۆی ناکۆچەکانی تەنیا لەسەر مەساس جە من لێرە پرسیارە لە جەناب دەکەم پارتی دموکراتی کوردستان 25 کورسی هەیە لە پەرلەمانی عێراق جێگری سەرۆک وەزیران و وەزیری دارایی هەیە کۆمەڵی ئیسلامی 3 کورسی هەیە وەزارەتێکی هەیە یەکگرتووی ئیسلامی 4 کورسی هەیە وەزارەتێکی هەیە باشە گۆڕان 9 کورسی هەیە جێگری سەرۆشی پەرلەمان و وەزارەتێکیە کەوابوو ئەمە ئەگەر بەپی خاڵبەندی و بەپی ژماری کورسی بکەیوانە دیسانیش لە پەرلەمانی کوردستانیشە بە پێچەوانەوە من پێم وایە پارتی زۆر جار خۆی خواردوتەوە دانی بە خۆیان ناوە لە بەشی خۆی خۆش بۆ بەرامبەرەکەی و ئەبێ واش بکە چونکە بەرژەوەندی بەرزی نیشتیمان و نەتەوە ئەوە ئەخوازێت باشە بێنە سەر ڕێکەوتنامەی استراتیژی بەڵێ پێتان وایە لە ئێستادا ڕێکەوتنامەی استراتیژی بۆ نێوان پارتی و یەکێتی گرنگی ما بێت من پێم وایە ڕێکەوتنامەی استراتیژی بۆ پارتی وێشێتی و بۆ هەموو حیزبە کوردستانیەکان گرنگی هەیە بەڵام ڕەنگە لە هەل و مەرجەکانە وا پێویستکە ناوەکەی بگۆڕێ بە شێوازێکی تر بگۆڕێت تۆ ئەگەر لە من بپرسی من پێم وایە ئێستا پەیماننامەیەکی نیشتیمانی شەرەف بۆ هەموو حیزبە سیاسەکانی کوردستان زۆر زۆر گرنگە بە یەکەوە دابنیشن لەسەری پەیماننامەیەکی نیشتیمانی بنووسنەوە پاشان بیخەنە ڕاپرسی ناو میلەتەوە هەموو خەڵقدەنی لەسەر بە چونکە پێویستمان بۆی لەم قۆناغا لەم هەل و مەرجەی ئێستا کە ئێمە هەم مەترسیمان لەسەرە و هەم ئاسۆیەکیشمان لە بەردەما دیارە کە لە دوای مەترسی و شەڕەکان بەرەو ئەوە ئەچێکە پشت بەخوا ئاسۆیەکی ڕوونمان هەبێ بۆیە ئێستا حیزبە سیاسەکان یەکدەنگن ئەوەی جێی دڵخۆشیە ڕەنگە لە بەرامبەر بەغا لە بەرامبەر هاتنی داعش لە بەرامبەر هەڕشکان یەکدەنگ بن بەڵام زۆر گرنگە ئەمە بێ بە پەیماننامەیەکی نیشتیمانی و شۆڕ بێتەوە بۆ ناو نەک ئەندامانی حیزبەکان بۆ ناو هەموو جەماوەری خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان هەموو دەنی لەسەر باوە لەگەڵی بێت بەس باشە بۆ خۆی ینی گرنگی ڕێکەوتنامەی استراتیژی تۆ باسی بە شێوەکی گشتی باست کرد بەڵام من تەنیا لە نێوان یەکێتی و پارتیدا دەپرسم ئەگەر ڕێکەوتنامەی استراتیژی نەبێت یەکێتی و پارتی ناتوانن لە هەرێمی کوردستانە پێکەوە هەڵبکەن بەڵێ سیرکە یەکێتی و پارتی دوو حیزبی گەورەی سەرگۆڕەپانی تێکۆشانی کوردستانن پارتی لە ساڵی 1946 دامەزراوە یەکێتی لە ساڵی 1976 30 ساڵیش فەرقی تەمەنیانە و پاشان ئەم دوو حیزبە ڕۆڵیان هەبوو مێژوویان هەیە شەهیدیان هەیە خەباتیان کردووە لە ڕاپەڕینا بەیەکەوە بوون لە حکمڕانی ئەم وڵاتە لە هەڵبژاردننی پەرلەمان بێ بەڵام دوو حیزبی جیاوازن ئایدیایان جیاوازە بۆچوونیان جیاوازە سەرکردایەتیان جیاوازە بەڵام خۆ لە هەموو دنیادا حیزبی ئەم جیاوازیانە هەمووی دەکرێت بەپێی هەل و مەرجی ئێستای ئەم قۆناغا لێک نزیک بێتەوە بۆ ئەوەی کە لە پێناوی مەسلحەتی بەرژەوەندی بەرزی نیشتیمان و نەتەوە بەیەکەوە ئیش بکەن لە قۆناغێکا ئیتفاقی استراتیژیان کرد لە قۆناغی ئێستا ئەوە قسە لەسەرەوە کرێ دەستکاری یا ئاڵوگۆڕ یا هەموارکردنەوە لە ئیتفاقی استراتیژی ئەمە دیارە هەردوو حیزب دوو مەکتەبی سیاسی دوو لیژنە شاندی هەیە دا ئەنیشن پێکەوەوە ئەمڕۆ جەنابی کاگنێ چیروان بارزانی و جەنابی کاک مەلا بەختیار پێکەوە بە وردی لەسەرەوە باسییان کرد و هێڵە گشتەکانیشیان باس کرد و باسێوەشیان کرد کە لیژنەیان پێکهێناوە بەڵام خۆ هەروە بە ئاسان نییە دیارە بێ لیژنەکان لەسەر ورد و درشتی پەیوەندی چی لەوەی جاران جیاوازترە بێ کە نوێ دەکرێتەوەنێ چ خاڵێکی تر بۆ لە مۆدووە لە بەرچاو ناگیرێ و چی زۆرتر زەق دەکرێتەوە لە سەرەتای قسەکان ئەرزم کردی بەرژەوەندەکان پەیوەندەکان ڕۆژ لە دوای ڕۆژ چڕترە بێتەوە گۆڕانی زۆرتر بەسەرا دێت کە خەڵقی تر دێتە ناوی پەیوەندی تر دێتە ناوی سەرەتا ئیتفاقی استراتیژی لە بینی پارتی وێچێتیا بووە بەڵام ئێستا گۆڕان هێزێکی گەورەیە دەوری هەیە یەکگرتووی ئیسلامی هێزێکە دەوری هەیە لە حکومەت هەیە کۆمەڵ هەروەها حیزبی تر هەیە ئەبێت تۆ حساب بۆ هەموو ئەم پەیوەندیانە بکەی ئەبێ بەرژەوەندی هەموو لایەک بپارێزی و پاشان هەمووش بەرژەوەندی نیشتیمان و نەتەوە پارێزن بۆیە پێویستە بەپێی ئەو هەلو مەرجە مامەڵە لەگەڵەوە بکرێت ئێمە کۆمەڵی دەوڵەتی ئیقلیمی دراوسێمان هەیە کۆمەڵی هەڕەشەمان لەسەرا کێشەی ئێمە و حکومەتی هەرێم هەیە لەسەر هەموو بڕگە و مادە دەستوریەکان کە جێبەجێ نەبووە هەموو ئەمانە زۆر جار تەفسیرات و لێکۆڵینەوە و شرۆڤەکردنی جیاوازی بۆ ئەکرێ ئەبێ ئەم لێکۆڵینەوە و شرۆڤەکردنە جیاوازانە کە ئاساییە بکرێ بە یەک لێک نزیک بکرێتەوە ئەمانە پێویست بە دانیشتن و وتوێژ و
لێک تێگەشتنەکە. باشە بە شێوەیەکی گشتی ینی لێسەدا قسەیەک هەیە کە دەوترێت ئەم ساڵ بۆ پارتی ڕەنگە ساڵی چاکردنەوەی پەیوەندەکانی بێ بەڵام دوو خوێندەوە دەکرێت یەکێکیانەوەی کە پارتی پێی وایە لە ماوەی ڕابردوودا لە پای ناکۆچەکانی نەیتوانیوە وەکو پێویست ئەو ئامانجانی کە هەی بۆ بیپێکێ ئێستا ناچارە پەیوەندەکانی چاک بکاتەوە. خاڵێکی دیکە ئەوەیە کە پارتی لەم قۆناغەدا وەکو زەڕورەتێک تەماشای چاکردنەوەی پەیوەندەکانیەکە بۆ ئەوەی ئەو خەونە مێژوویی کە هەیەی بۆ کوردستانی گەورە سبەی پارتی هێزی ڕقەمێک بێ. ئێمە حەزەکەین پەیوەندەکانمان لەگەڵ هەموو حیزبەکان چاک بێ بەڵام بە حکمەوەی پارتی مێژوویەکی دوور و درێژی هەیە کۆنتترین حیزبی کوردستانە ڕێبەرایەتی شۆڕشی مەزنی ئەیلول و شۆڕشی گوڵانی کردووە ڕاپەڕێنی کردووە پێکێنانی کابینەیەک لە دواییەکەکان و هەڵبژاردننی پەرلەمان و ئەمانەوە دیسان زۆرترین دەنگی هێناوە لە هەموو هەڵبژاردنەکانە یەکەمین دەنگی هێناوە موقعیەتی هەستی بەرپرسیارەتی وای لێ ئەکا زۆرتر لە حیزبی تر لە خەڵقی تر پێویستی بەوە بێ یا داوا لەوە بکە کە پەیوەندیە کانمان بەیەکەوە باشتر بکەین. ئێمە ئەمە لە قانزاجی هەموو کوردە و لە قانزاجی ئێمە هەمیشە بە بەردەوامی پارتی بیلەوەکان ئەم ناکۆچەکانتان شکستی لەکەوتۆ بۆ پارتی بۆیە ئێستا دەتانێت پەیوەندەکان چاپ بکەنەوە. نا باوەڕ مەکە شکستی لێ ژیان و خەبات هەوراز و نشێوی تایە. وانەیە هیچ حیزبێک لە دنیادا هیچ شۆڕشێک لە دنیادا هیچ دەسەڵاتێک لە دنیا هیچ سەرکردەیەک لە دنیادا هەتا سەر هەر بەرە و ژوور ناڕوات ئەڕوات ئەوەستەیە با بڵێن دابەزێنی تایە سەرکەوتنی تایە ئەمە پرۆسەیەکی ژیان و خەباتە سروشتیە بۆ پارتی ژوایە بۆ حیزبی تری ژوایە لە قۆناغێکە ئێمە شۆتێکی باش با بڵێن هەنگاوێکی باش ئەڕێن لە قۆناغێکە قۆرتێک لەمپەرێک دێتە بەردەمان ئەو لەمپەرەی دێتە بەردەمان پێویست دەکات چارەسەریکەین چارەسەری ئەو لەمپەرە ئەتێنێتەوە دواوە لەوانەیە تۆ چەند هەنگاوێکی بڕی بێ بەڵام ناچاربی چەند هەنگاوێک بیتەوە دواوە بۆی ئەو لەمپەرانە بتوانێت هین بکەی ئەمە سروشتیە لە ژیانی سیاسی و خەباتە ئاساییە. باشە پێم خۆشە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند کۆمنتێکت بۆ بخوێنوانەیە کە هاوڵاتیان پرسیاری خۆیان دەنێرن بەختیار سەلام دەڵێت باشتر نییە ئەو ڕێککەوتن نامەیە لە نێوان هەموو حیزبەکان بێت نەک بە تەنیا لە نێوان دوو حیزبدا هەرچەندە لەسەر وەختی پێکێنانی حکوومەتدا یعنی ئەم بابەتە بۆنی لێدەهات لە قسەکردن و لە هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستانە بۆی دەیەوێت کە وەکو ئاماژەم پێکرد پەیوەندی لەگەڵ تەواوی لایەنەکانی ئەم هەرێمەدا باشتر بکاتەوە. پارتی بیرۆکێکی لۆ جۆرە هەیە کە لەگەڵ لایەنەکانی دیکەدا ئەم ڕێککەوتن نامەی لەگەڵێکێتی هەیەی ئیدامە پێبا و گەورەتر و فراوانتری بکە. بێگومان من لە سەرەتای قسەکانە عەرزم کردی بەڵێ مەسلحەتی نیشتیمان و نەتەوەکەمان وا بەزەمە زیاتر ڕائە پارتی پرۆژەی لەم جۆرەی هەیە. بەڵێ پارتی پرۆژەی هەیە پارتی چۆن لە پێکێنانی کابینەی هەشتەما عەرزم کردی جەنابی کاگنێچیوان هەوڵ و تەقەلای زۆریە جەنابی سەرۆک بارزانی هەوڵ و تەقەلای زۆریە چەندین کۆبوونەوە دانیشتن هەموو خەڵکی کوردستان و حیزبەکان نەزان بۆی کە پێک بێن. ئێستا جارێکی کە پێداچوونەوە بە اتفاقی استراتیژی پارتی وێچێتی لێرە و لەوێ هەندێک جار لە ناو هەندێک بەرپرسا مەرج نییە هەموو چون کاگەر تێبینی بکەی هەتا ئەمڕۆژ هەتا ئەم کۆبوونەوانش هەردوو مەکتەبی سیاسی پارتی وێچێتی گرفتیان نەبووە دانیشتن و کۆبوونەوەیان کردووە بە یەک دەنگ قسەیان کەوە بەڵام لە هەندێک کادر لە هەندێک ئەندامی سەرکایەتی لە هەندێک بواری ترا ئەبینی دەنگی ناڕەزایی بەرزە بێتەوە. ئەمە دوو خوێندنەوەی بۆ کرێ خوێندەوەیەکی زۆر جار بیرکردنەوەی تاکەکانە ئەمە والەیەکە ڕەنگە من بە جۆرێک بیرکەمەوە یەشێککە بە جۆرێک بیرکاتەوە مەسەلەن یەکێک لە پارتی خۆی ئەڵێ حیزبی ئێمە مەغدورە یەکێککە لە یەکێتی ئێمە مەغدورین بە فڵانشت مەسەلەن بەڵام ئەمە دوایی هەمیشە مەکتەبی سیاسی هەردوولا دانیشتون و پێچیانێناوە و ئێستاش کە ئەم ئیتیفاقی پێداچوونەوەی پێکردەوە لەسەر حسابی ئەم لایەن و ئەو لایەن نییە هەموو لایەنەکان ئێمە وە کووتمان پێویستە واشە و پارتیژوا بیرەکاتەوە هەمووی بەیەکەوە و کووتمان ناوماڵی کورد ڕێخین کابێ هەمومان بەیەکەوە بین بەڵام کاتێکە لە هەردوولا لە ناو کەوادرا ناڕەزایی و گلەیی ئەبێ بەو خاڵانە ئەچنەوە کە گلەی و ناڕەزایەکانی لێ لەم بەشەکەمە زۆری خەن لەوە چاچیکەنەوە لەم ڕوئایە بۆ ئەوە بۆ چوون بۆ فڵانشت دەستکاری باشە زۆر لەوانەی کە پێیان وایە ڕێکەوتنامەی استراتیژی هیچ ضرورەتێکی نییە ینی ئەو قسەی کە تۆ ئێستا کردت کادرێکی یەکێتی یان پارتی پێی وا بێت لە شوێنێکدا غەدر لە حیزبەکەی کراوە دەبێت بێدەنگ بێ لە بەرەوەی ڕێکەوتنامەی استراتیژی هەیە ئیتر ینی قسە نەکات
لەبەرەوەی حیزبەکەی ئەو لەگەڵ حیزبەکەی تردا بەڵێ بێگومان حیزبایەتی وایە دەبێ بێدەنگ بێ بەڵام لە ئازغەدرا سیرکە ئەمە غەدر نییە من کادری پارتی دموکراتی کوردستانم من ئەسڵەن باوەڕم بە عەرەب نییە باوەڕم بە دەوڵەتی عێراق نییە هەر حەز ناکەم کورد بچێتەوە عێراق باشە ڕێی من وایە بەڵام حیزبەکەم وا ناڵێ حیزبەکەم لە بەرژەوەندی نیشتیمان و خەڵکی کوردستان وا بیرەکاتەوە ئەمڕۆ پێویستمان بەوەیە کە بچینەوە دەوڵەتی عێراق ئەمڕۆ پێویستمان بەوەیە کە لەگەڵ فڵان شوێن پەیوەندیمان هەبێ من کادرێ و حیزبە مەبێ تەمسیلی سیاسەتی و حیزبە بکەم ئەم گلەیەم ئەبێ لە چوارچێوەی شانە و ڕێخستنەکانی خۆمان نابێ نەک ئەم گلەیە بکەمە ناڕەزایەشی گەورە و هینیکەم بەڵام پێدوانیەوە بۆ خۆی لێدان بێ لە پرۆسی دیموکراسی نا لێدان نێ لە پرۆسی دموکراتی یعنی بۆ نمونە ئەگەر کادرێکی پارتی یاخود کادرێکی یەکێتی دۆسیەکی گەندەڵیان لەسەر بێ یاخود بابەتێکە بێ کە پارتی بێوێ کەشفیکا لەسەرێکێتی یان کێتی بێ کەشفیکا لەسەر پارتی لەبەرەوەی ڕێکەوتنامەی استراتیژی هەیە دەبێ بێدەنگ بێ قسە ئەمەیان شتێکی نەیوروژێنێ گەندەڵی دەبێ ئێمە ڕاست قسە بکەین گەندەڵی ئەم ڕۆک و باران ئەبارێ لە هەموو جونگەکانی ژیانی مرۆڤایەتیەوە لە هەموو جیانی شایە لە کوردستانی ئێمەش چ لە ناو دەسەڵاتداری و حکوومەتە چ لە بوارەکانی تری ژیانە گەندەڵی هەیە یەکێتی پارتیش لەی بەرپرسیار بێگومان یەشێتیش و پارتیش و حکوومەتیش و حیزبەکانی تریش و هەمووشەیەتی باشە بەڵام ئەم گەندەڵیە هەمووی لە بواری قسە و ناڕەزاییایە کەی ئەبێت بەشتی وەسیقە و بەڵگە ئەوەیە کە تۆ لەسەر بەڕێزت لەسەر فڵان کەس گەندەڵیت هەیە ئەمە قسەیە با بڵێن ئتیهامە ینی تۆمەتە هەتا ئەو کاتەی تۆ بەڵگەت هەیە کە بەڵگەت هەیە ئەم بەڵگانە پێویستە لە ڕێی یاساوە مادەم ئێمە یاسامان هەیە لە ڕێی یاساوە تۆ بیخەیتە ڕوو و ئاشکرایکەی بە بەڵگە و دەلیلەکانی خۆت کە فڵان کەس گەندەڵی کردووە ئەمەش گەندەڵیەکانێتی دەبێت بدرێ بە دادگا و لی خۆش نەبن من لەگەڵەوە نیم لە هیچ کەسێک خۆش بن گەندەڵی کردوێ بدرێ بە دادگا بەڵام بە بەڵگە ئێستا کارەساتێکی گەورە لە وڵاتی ئێمە هەیە هەرچی پێڵی مەسوولە ناشرین کراوە باشە بەدەیان مەسئولەیە 40 ساڵی تەمەنی پێشمەرگە بۆ خەباتکەوە لە هیچ کارێکا بەشداری نەکردوە بۆ تۆ تاوانبارێکی لەسەر سین شتت هەیە بەڵام هەر مەسئولی ژانی بۆ خۆی هۆکار بەڵام نابێت ئەزانی بەڵگەت هەیە لەسەر سین بەڵگەکانێ بەرە یاسا و لەسەری ئەمە هیچ پێویستی بەوەنی هیچ با تۆزێ واقعی بین کاکەڵۆ ئەگەر ڕێکەوتنامەی استراتیژی هەبێت یەکێتی و پارتی زۆرینەی ئەم هەرێمە بن پێ دوایە وەکو پێویست یاسا ئیشی خۆی بکە ینی ئەسڵەن لە ماوەی ڕابردوودا کردوێتی وەکو پێویست بەڵێ ئەبێ ئیشی خۆی بکات تۆ جەنابەت ئەزانی پرۆسەی دموکراتی لە وڵاتی ئێمە تازەیە ئێمە هێشتا قۆناغ بە قۆناغ بەندی پرۆسەی دموکراتی بکەین لە یەکتری قوبوڵکردن و لە دیالۆگ و لە هەڵبژاردن و لە پرۆسەی حکومڕانی و لە چوونەکانی چوونی سەر سندوقەکانی دەنگدان و تا دموکراتێت ئەبێ بە کولتور زۆری ماوە لە فەڕەنسا دموکراتێت کولتورە لە بەریتانیا کولتورە لە ئەمریکا کولتورە لە لای ئێمە هێشتا تازە لە ڕەوتی سەرڕێگایەوە ئەمەش بزانین مێژووی هیچ وڵات و نەتەوە و نیشتمانێک وەکو یەک نییە مێژووی ئێمە مێژوویی خوێناویە مێژوویی شۆڕژێڕێ مێژوویی خەبات و بەرخۆدانە مێژووی خەباتی نەهێنی و تەنزیماتی نەهێنیە مێژووی دوود جیهەتی دژبەیەکە خەڵکەکەت هەبوو ڕۆژانێک لەگەڵ سوڵتە بوو خەڵکەکە دەبوو هەموو ئەمانە کۆمەڵێک گرفتاری دروست کردووە پاشانیش لە پڕ ڕاگەیاندنێکی ئازادێ بۆ هاتوۆتە پێشێ ئەم ڕاگەیاندنەش پەلەی ئەوەیەتی بۆ ئەوەی زوو شتەکان دەرخا زۆر جارە بینی پەلاکە شتەکان گەوراکە تەفسیری شتەکان زانیاری هەڵەیە درێت هەڵە ئەکات بڵێ لە زانێرەکان مەسەلەن من بۆ خۆم تێبینیم هەیە زۆربەی ئەو زاراوە و چەند جارێک کەش باسم کرد زۆربەی ئەو زاراوە هینانە مەسەن ئیتفاقی استراتیژی سیرەکەی لە هەندێک شوێنی ڕاگەاندن زۆر بەغەڵەت تەفسیرەکرێ باشە ئەم ساردەی بینی پارتی وێشێت ئەمڕۆ جەنابی کاگنێت شیروان و جەنابی کاگمەلا بەختیار باسییان کرد ینی بەغەڵەت تەفسیر ئەکرێ بۆیە ئەمە زۆر ئاساییە چونکە هێشتا ئێمە نەمانوتوێمە وڵاتێکی دموکراتین ئێمە لە پرۆسەی دموکراتیا بەرەو دموکراتی بوون ئەچین ڕۆژ لە دوای ڕۆژ ئەبێ بەرەو بێگومان گەندەڵیمان هەیە بێگومان نائەدالەتیمان هەیە بێگومان زۆر شتمان هەیە زۆر ئیدعامان هەیە کەوانیە زۆر قسە ئەکەین یعنی یەکێ لە شتەکانمان زۆر قسە ئەکەین و بەڵام کردەوەکانمان وانێ ئەمانە حەقیقەتە ئەبێ وردە لە ڕەوتی ژیان و گەشەکردە چاک بکرێت هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک
چەند پرسیارێک هاتووە سەبارەت بەوەی کە پێشتر ینی باسمان کرد گفتوگۆمان لەسەر کرد مەسەلەی بەشداری پێکردنی لایەنەکانی دیکە هێڵاڵ زەنگەنە دەڵێ بۆچی بزوتنەوەی گۆڕانیش وەکو لایەنی سێم بەشداری پێناکەن لەم ڕێکەوتنەدا. بێگومان کاک نێچیروان باسی کرد لە کۆنگرەی ڕۆژنامە نووسێکە گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ و من حەزەکەم نمونەیەک بێن مەناحیم بێگەن لە مزەکەراتی خۆیان قسەیەکەکە ئەڵێ ئێمە شعاراتی زۆرمان هەڵناگەری ئێمە سێ شتمان کردە ئاساسی یەکەم پێویستە دەوڵەتی قەومی جوولەکە دروست بکرێت دووهەم پێویستە جوولەکە نەکوژێ سێهەم سندوقی قەومی جوولەکەمانە بێ باشە ئەوە جوولەکە ئەو دەوڵەتە گەورەیە کێستا ئێمەی کورد وەکو وتم لەبەرەوەی زوڵم و ستەمێکی زۆرمان لەسەر بووە ساڵەهای ساڵە چەوساوینەتەوە باگراوندێکی توندوتیژیمان لەسەرە بە توندوتیژی بە توندی وەڵامی شتەکان ئەدەینەوە بۆیە لە ڕەوتی گەشەکردنی بەرەو دێموکراسی بوونا هێشتا ئێمە لە سەرەتا داین ئەجنا من لەگەڵ ئەوەم ئەم هەموو شیعار و دروشمەی ناوێ ئێمە ئەبێ دەوڵەتی سربەخۆی کوردی دروستکەین ئەبێ هەموو یەکدەنگ بین بۆ دروستکردنی دەوڵەت سربەخۆ ئەبێ سربەخۆی ئابووریمان هەبێ ینی بەسە باشە بەڵام تۆ سیرەکەی کاشێکیت بە ئارەزوی خۆی قساکە و شەرحێکاتۆمانە دەستی خۆش بێ بەڵام ڕاستیەکەی لەبەر ئەوەیە کە ئێمە هێشتا وەکو یەکبیر ناکەینەوە جیاوازیمانەیە و ئەوەش حقیقەتی ژیان وایە دوو کەس بران لە دایک و باوچێک لە ماڵێکە گەورە ئەبن بە یەکەوەن پەروەردەیان یەکە ژینگەیان یەکە بەڵام سیرەکەی جیاوازی لە ڕەفتار و بۆچوونیان گەشتم لە قسەکەدەوەی کە دەبێ هەمومان وەکو یەک بیر بکەینەوە ئەنج بۆی ببین بە خاوەنی دەوڵەت من ناڵێم هەمومان وەکو یەک بیر بکەینەوە ئەڵێم هەمومان بەرژەوەندی بەرزی نیشتیمان و نەتەوە یەکمان بخە من و تۆ دوو مرۆڤین جیاوازی زۆرمان هەیە سەرەتاش باسم کرد زانستی ناکۆچی و جیاوازیەکان ئەوەمان پێ ئەڵێ لەکوێ ناکۆچیەکان بەیەکە ئەیەن لەکوێ ناکۆچیەکان لار ئەبنەوە لەگەڵ یەک لەکوێ پێویستە ئێمە ناکۆچیەکان بکەین بە یەکگرتن جیاوازاتر بابەتێکی فکری بێ و مناقەشەی بە چەند کۆمنت بنەوە بەڕاستی گلەیمە لە تەلەڤیزیۆنەکان زۆر جار ئەڵێم ئێوە بانگمانەکەن قەت مەسەلەی فکری ئایدۆلۆژی سیاسیمان لێ ناپرسن هەر شتی ئەمەمان ڕەنگە فەزاکە و ئەوەندە کێشەکان زۆر بن کە دەرفەت کەمتر ما بێتەوە بۆ ئەوە وەکو پێویستیش حتمما ئێمە بۆ خۆمان گرنگی پێدەدەین لە NRT ئالانی ئەلەن دەڵێ ڕێکەوتنامەی استراتیژی واتە دەوڵەمەندکردنی حیزب و چەوسانەوەی میلەت دەوڵەمەندکردنی حیزب و چەوسانەوەی میلەت بۆ پێم خۆشە بزانم بۆچی ئەم کۆمنتەی یاوە ڕوونکردنەوەیکی شەیە دەڵێ کێشە لەوەدا ئەم ڕێکەوتنامەیە هەبێت یان نەبێت هەر میلەت زەرەر ئەکات چونکە بە بوونی میلەت پراوێز ئەخات و بە نەبوونی هەر میلەت ئەبێتە قوربانی و شەڕی ناوخۆ دوو ئیدارەی لەیەکەوێتەوە مەبەستی وێت کە لە غیابی نەبوونی ڕێکەوتنامەی استراتیژیدا ئیتر شەڕی ناوخۆ و قەیرانێکی زۆر دروست دەبێت خۆی من باوەڕ ناکەم پەنا بەخوای گەورە جارێککە شەڕی ناوخۆ دروست ببێ هەموو خەڵکی کوردستان عاقڵ بۆ لەوە تێگەشتو نابێت بەڵام زۆر جار کادرانی یەکێتی و پارتی بازدەوە دەکەن کە ئەسڵەن بوون و مانەوەی ڕێکەوتنامەی استراتیژی بۆ خۆی ڕێگە نەدانە یاخود ڕێگریکردنە لە سەر هەڵدانەوەی شەڕی ناوخۆ منتقە بە قسەی ئەوانە ئەوانە من منتقە کە ئەگەر ڕێکەوتنامەی استراتیژی نەبێ شەڕی ناوخۆ و دوو ئیدارەی لە پێشمانە لە من پێم وایە ئەو بەڕێزانەش کە ئەو قساناکەن هیچی لەگەڵەوە نیە شەڕی ناوخۆ دروست بێت بەڵام مرۆڤ هەمووی وەکو یەکنی هەیە زمانی زبرە هەیە نەرمترە هەیە دەربڕینەکەی زبرە ئەو دەربڕینە زبرە وەکو وتمان هەندێک جاریش لە ڕاگەیاندنەکانە خوێندنەوە ماشەڵا ڕاگەیاندنەکان دێ پرسیارێکی لێکات تۆ وەڵامێکت داوەتەوە لە مانشێتێکە ئیتر ئەو وەڵامە لە 5-6 شوێن زەقەکاتەوە تۆ کە گۆوارەکە خوێنیتەوە یاسەی ئەتەوێت بە دوایە بچی کە سیرەکەی ناوەڕۆکەشی وانە حەقیقەت ئەمەیە نەخێر ئیتفاقی استراتیژی لە بەرژەوەندی ئەوەیە کە خەڵقی کوردستان بە یەکدەنگی بچوە چێت لە بەغا لەگەڵ حکوومەتی مرکزی داواکارەکانی پێشکەش بکە ئیتفاقی استراتیژی لە بەرژەوەندی ئەوەیە پێکەوە حکومڕانی لە وڵاتە بکەین و ئەو دەسەڵاتانەی هەیە حیزبەکان بە جۆرەی براوەی دەنیان و دیسان لە مەود و ئەبێ بە جۆرەی کەفاعەت و توانە و لێوەشاوەیش کەسێک سەر بە فڵان حیزب نییە بەڵام لێوەشاوەیە و بەتوانایە دەوری بدرێتێ
ئەمە بۆ ئەوە خاڵی دۆم خاڵی سێهم بۆ ئەو هەڕەشە و مەترسیانەی کە ئێستا لەسەرمانە بۆ نمونە داعش ئێمە ئێستا مەترسی گەورە زۆر لەسەر وڵاتەکەمانە پێویستە مەسەلەن هەر پێش ئەمە ڕخنەمان لێگیرا بۆچی پێشمەرگەی یەکێتی و پارتی بەیەکەوە لە سەنگەرەکانانین ئێمە جاریش بۆ جوابی ئەوشمان داوەتەوە اتفاقی استراتیژی هەموو ئەمانەمان بۆ چارەسەرەکە و زۆر باشە بەڵام وەک وتمان نە بەتەنیا لەگەڵ پارتی یەکێتی لەگەڵ هەموو حیزبەکان باشە. بڕیار نورەدین دەڵێ کێ دەست پێشخەری کردووە دیارە لە دوای ئەم ناکۆچانەی کە هەبوون و ئێستا مەکتەبی سیاسی کۆبوونەتەوەی هەردوولا ئەی بۆ پێش گەماروی سەر کۆبانی ئەو دەست پێشخەریان نەکرد. ئەزانی من ئێستاش وتمانەوە دەست پێشخەرێکە بێگومان پارتیش هەر دەست پێشخەری کردو و یەکێتیش هەر ئەیکات و بەڵام تۆ جەناب تێبینی بکە بە حکمیەوەی جەنابی سەرۆک بارزانی سەرۆکی هێرێمی کوردستانە سەرۆکی پارتیە بەڵامێکێتیش گوێی لێ ڕاگرێ گۆڕانی گوێی لێ ڕاگرێ کە کۆبوونەوەی ئەحزاب بکات دیارەش دێتە پێشێ قسە ئەکرێ ئەمە ئەبێتەوەی ئەوەی زۆرتر نزیک بوونەوەکان لێک بێ و پاشان دوورکەوتنەوەی یعنی پارتی وێچێتیەوەنە لێک دوور نەکەوتۆتەوە کە پێویست بک بەوەی ئللا ئەبێ یەکێک بێ و وەسیت بێ و ئاشتیان کاتەوە ئەمانە گلەی هەبوو ناڕزایە بۆ بەڵام بەقەدرەوەنە لێک دوور نەکەوتۆتەوە باسی مەسلەی کۆبانیت کرد مەسلەی کۆبانی مەسلەیەکی گرنگ و حیاتێ بەنسبەت هەموو خەڵکی کوردستانەوە من بۆ خۆم لێرەوە دڵنیاشم بە هەزارانی وەکو من ئەو قومبەلەی ئەمڕۆ بەسەر کۆبانیا داوازانین بەسەر دڵمانادا تەمەنا ئەەکەین بارودۆخی سیاسی جوغرافی بوار بڕەخسێنێ بڕۆین لەوێ خۆمان بەکوش بین لە پێناوی کوبانیا بەشێکە لە جەرگمان لە دڵمان لە وڵاتەکەمان بەڵام بە مزایدەنا تۆ ئەگەر زۆر شەرح کراوە سەیری وەزعی جوغرافی کۆبانی ئەەکەی ناتوانانی بەو هێزەوە بچی دە من لێرەوە ڕای ئەگەێنم چ بە ڕێزێک ئەزانێ ئەتوانین بچین بۆ کۆبانی با بچین بەڵام دەوترا لە بەرەنجامی ناکۆچەکانی پارتی لەگەڵ پێدا وەکو پێویست هاوکاری کۆبانێ ناکرێت هاوکاری کراگەر جەناب بتێبینی بکەی دەستگای خێرخوازی بارزانی 28 بوو 30 کامێنی گەورە خواردن و ئازوقە و جلوبەرگ و پۆشاشی بر بۆ کۆبانی دیارە تۆ تەنها لە ڕێی حکوومەتی تورکیا بوارەتەیە حکوومەتی تورکیا بواری داوە بۆ شتە ئینسانەکان ئەویش دیارە بە ڕێژەیەشکەم باشە کوبانی ئێستا شەڕێکی بەرگری ئەکرێت شەڕی بەرگری پێویستی بە چەکی گەورەیە بەهێزی گەورەیە هیچ لایەک لە تەڵان تۆ لە قامیشلۆ ئەگەر بچیت ئەگەر بڕتۆیە لە ئەفرینەوە بچی ڕێگەت نییە باشە ئللا ئەبێ بەناو تورکیا بچی تورکیاش ڕێگەی ئەوانەی نەداوە. کۆمنتێکی دیکەت بۆ دەخوێنمەوە هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیاری ئەوەی کردو کە ئایا ڕێکەوتنامەی استراتیژی تاکێ ینی کاتێکی هەیە کە کۆتایی بێت تا کوردستانە بێ بە دەوڵەت پێویستمان بەوەی وەکو ڕێکەوتنامەی استراتیژی یا وەکو پەیمانی نیشتیمانی هەر شتێک لە نێوان پارتی و یەکێتی و لە نێوان حیزبەکانی کە هەبێ بەڵام دوایی سبەینێ دەنگدان و هەڵبژاردنە حیزبێکی تر دێتە پێشەوە گەورەتر لەمان ئەم حیزبانە دەوریان نەمێنێ ئەمە شتێکی کێژنا تا هەبن دوو حیزبن جونگەکانی دەسەڵاتیان بەدەستەوەیە ئەم وڵاتیان بەدەستەوەیە دەنگیان هەیە دەنگدانیان هێنا بڵین دەنگی خەڵقیان هێناوە بەڵام ئەگەر بەدیە ڕێکەوتنامی استراتیژیە بێت تا لە نێوان حیزبەکە برانابن وایە بەڵام تۆ بەیانی بەڵام زیاتر بەشێکی بۆ پاراستنی بەرژەوەندەکانی یەکترە یانەوەی کە دەبێ هەبێت بەرژەوەندی نیشتیمان و نەتەوە بەرژەوەندی حیزبیش بێگومان ڕاز نییە ئەگەر تۆ بڵێ بەرژەوەندی بەڵێ چونکە هەموو حیزبێ کەدا ئەمەزرێ خۆ نەهاتوە بڵێ من شۆڕش ئەەکەم فیداکاری ئەەکەم خۆمەیەم بەکوش بەڵام دوایی کردم بە دەوڵەت ئەیەمە دەستەوە باشە هاتۆ بۆی خۆی حکومڕان بکە خۆی تۆ بینی هەموو حیزبەکان لەم هەڵبژارنە دەرکەوت هەموو شەڕی ئەوەیانەیە ئێمەمانان خەڵکانێک بووین تەمەمان هەمووی پێشمەرگە بۆ لە بەشی خۆمان جۆمان ناوەتێ خەڵک بە جۆرە لە بێعقڵ و شوای بۆ سێلایەنەکەی ئۆپۆسیۆن بوو بۆ هەموویەتی بۆ هەموو حیزبەکانی لە دەرەوەی دەسەڵات هەموویان نەبووە یانی هەموو حیزبەکانی کوردستان هەموو حیزبەکانی جیهان هەموو حیزبی دنیا لە ئەمریکا لە بەریتانیا لە فەڕەنسا لە ئەڵمانیا حیزب کەدا ئەمەزرێ بۆ ئەوەیە کە دەسەڵات بگرێتە دەست ئەمە حەقیقەتە. باشە هەر کۆمنتێکی دیکەت بۆ دەخوێنمەوانێ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێ پارتی وەکێتی کە ڕێکەوتنامی استراتیژیان کردووە باسییان لەوەش کردووە کە پێکەوە هاوکاری کۆبانێ بکەن
ئەمە هۆزان سەلاح دەڵێت وەکو ئەرزم کردن ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی جەنابی کاک نێچیروانوان باسییان کرد خۆیان من لە شاندی دانووسان بووم نە ئاگام لە وردەکە بێگومان ئەم دوو ئەم مەکتەبی سیاسی 2 سەعات بەیەکەوە دانیشتون وەکو خۆشیان باسییان کرد زۆر شتیان باس کردەوە. بەڵێ کۆمنتێکی دیکە دەڵێ یەکێتی و پارتی لە فترەی ڕێکەوتن نامی استراتیژیانە ئینتیمای حیزبایەتیان لای تاکی کورد نەهێشت ئینتیمای نیشتیمانی ببوورە لە پای حیزبایەتی دەڵێ ئەمە حقیقەتێکم نە بۆ پارتی وێشێتی حقیقەتێک هەیە لەم قسەیە ئەمە خەتای پارتی وێشێتی نییە ئەمە خەتای واقعەکەیە ئینتیمای نیشتیمانی ئێستا ئەمڕۆ لە وڵاتی ئێمە ئەگەر ئیجازەم بەی بۆت باسکەم ئێمە ئیسلامیەت کە لە وڵاتی ئێمە هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ڕۆژێک ئەبێ ئیسلامە بێ بە 73 بەشەوە نازانی کامیان ڕاستە ئەوە بۆ خۆی هەر یەکە گروپێک و دەوری هەیە شوێعیەت کە هاتووە بە سەقەتی لەم وڵاتە پیادە کراوە شوێعیەت تیوەری مارکسیزم 3 مەسلەی گرنگە فەلسفەی ماتریالیزمی دیالێکتیکە اقتصادی سیاسی لەم وڵاتە پیادە نەکراوە بەغەڵەت هاتووە و بەغەڵەتیش ڕۆشتووە بە هەزاران کەسیش باسێکە بەعسیش کە هات ئەم وڵاتەی وێران کرد فکری بەعس ئەم وڵاتەی وێران کرد پاشان ئێمەش کە ڕاپەڕینمان کرد هاتینەوە ئەم شتانە هەمووی هەیە فریای ئەوە نەکەوتین هوروژمی دنیای سەرمایه‌داری کە ئەمە لە هەمووی خەتەرترە مارکس ئەنجلس لە ساڵی 1940 مانیفێستی حیزبی کۆمۆنیستیان نووسی و باسی ماکەن هاتنی دنیای سەرمایه‌داری باشە بەم شێوازەش بۆ وڵاتی ئێمە ئەمەش هەموو جومگەکانی تێکداوە باشە بۆیە ئێمە فریای ئەوە نەکەوتوین نەمان پەرژاوە ئاسەواری بەعس هەڵتەچێنینەوە ئاسەواری ئەم ئەفکارانە هەڵتەچێنینەوە و لە هەمان کاتیشا هوروژمی دنیای سەرمایه‌داریش پێڕا نەگەشتووی هیچ حیزبێ ناتوانێت پێڕا ئەنجاش ڕۆژ لە دوای ڕۆژ لەمپەر و کێشەی تریش هاتوۆتە بەردەمە غەڵەت لە حیزبەکان بەڵێ ڕاستە تا غەڵەت لە حیزبەکان چییە؟ غەڵەت لە حیزبەکانەمەیە تا ئێستا دەستگایشی دراوسیان نییە بەوردی لەسەر باری کۆمەڵایەتی باسی باری سایکۆلۆژی هاتنی دنیای سەرمایه‌داری کاریگەری بازار کاریگەری پارە کاریگەری ئەم شتانە لێکۆڵینەوەیان هەبێ نیانە بۆچی نیانە ئەمە غەڵەتێکە من لەگەڵتا باشە یەکێک لە پرسیارەکانی پێشووترم دووبارە دەکەمەوە دەکەم بە دو پرسیار یەکێتی و پارتی بەبێ ڕێکەوتن نامەی استراتیژی دەتوانن هەڵ بکەن لە هەرێمی کوردستاندا بە بەگوێرەی ئەوەی کە ئەو دەنگ و ناڕزاییانە هەبوو بینیت باشە دلیلی ئەوەی ناتوان ئەو بۆیە جارێشکە هەموار کرا بەڵێ زۆر سپاس بۆ هەڵۆ ئەحمەد کووردا بەرپرسی لە پیسواری پارتی دیموکراتی کوردستان سپاس دەکەین میوانی ستۆدیۆی دیویژۆمی هەواڵ بووی ئازانێ نافی زۆر سپاس بۆ کۆمنت و پرسیارەکانی ئەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.